بە ئامادەبوونی دکتۆر ڕێڵ فەریدون بریکاری وەزارەتی تەندروستی هەرێم کارگەی ئۆکسجین لە ناو نەخۆشخانەی فێرکاری شەهید دکتۆر خالید لە کۆیە کرایەوە. ئەمڕۆ بەهیمەت و هەوڵماندووبوونی دوای 125 ڕۆژ بە گوژمەی 604 ملیۆن دینار توانیمان کارگەی ئۆکسجین لە دابینکردنی ئۆکسجین لە شاری کۆیە دەستنووی بەرەبەرایەتی گشتی کۆیە بکەینەوە کە توانای ئەوەی هەیە پێداویستی بەردەوامی سنوورەکە دابین بکات لە ئۆکسجین کە ئیشەڵا پێویست ناکات و ئەوە هاوڵاتیانمان ناگەنە باردۆخێک کە بگاتە ئەوەی کە ئۆکسجینەکە بەردەوام ئیستیعابی خۆی و پێداویستی ڕۆژانەکەی دابین بکە لەگەڵ سێ شەبەکەی تەوزیع بۆ ناو خەستەخانە و بۆ نەشتەرگەری و بۆ کۆڕۆناکە لە هەمان کاتە ئەمریکی تایبەت بە پڕکردنەوەی بوتڵە غازەکان بۆ ئەو نەخۆشخانانە و یا سنووری شارەکە بەڕێبەرایەتی گشتێکە لە تەختەق و لە دەوروبەر و ئەو شوێنانی کە پێویستی پێیەتی. سەرپەرشتیاری ئەم کارگەیە دەڵێت پێشتر کێشەی کەمی ئۆکسجین لە تەندروستی کۆیە هەبوو. بەکردنەوەی ئەو کارگەیە بەشێکی زۆری کێشەکان چارەسەر دەبێت کە دەتوانرێت لە ناوخۆی کۆیەوە ئۆکسجین بۆ بەشێکی زۆری مەڵبەندە تەندروستیەکانی سنوورەکە دابین بکات. بەڕاستی کێشەیەکی زۆری ئۆکسجین لە سنووری کۆی هەبوو. ئەم کارگەیەوە کات کە ئەو کێشانە لە کاتی ئێستا و بە تایبەتی لە بارە ئاسایەکانە بە تەواوی چارەسەر بێ، چونکە بەهۆی ئەم کارگەیەوە توانین ئۆکسجین دابین بکەین بۆ ناو نەخۆشخانە باش شێوەیەکی ڕاستەوخۆ و هەروەها لە هەمان کاتوانین بتڵیش پڕکەین بۆ ئەو شوێنانەی کە پێویستێتی. لەبەرەوە پێم وایە چارەسەرێکی تەواوی باری ئاسایی ئۆکسجینەکات. کارگەی ئۆکسجینی کۆیە لە ماوەی 125 ڕۆژ بە گوژمەی 604 ملیۆن دینار تەواو کراوە کە توانای دابینکردنی 150 بتڵی چل لتری ئۆکسجینی لە ڕۆژێکدا هەیە و لەسەر هەمان بودجە تواندراوە سیستەمی مرکزی ئۆکسجین بۆ نەخۆشخانەی کۆیە و سەنتەری مات کە تایبەتە بە نەخۆشیە گوازراوەکان دابین بکرێت. توانە عومەر، کورسات نیوز، کۆیە.